دەستبین و خۆشیە لە ناو هەرێمی کوردستانە جارێکە ئەو ناخۆشی نەبینەوە ئەو کە لێبڕینی نەبینەوە ئینشاڵڵا. خاوەنی نووسینگەی کڕین و فرۆشتنی خان و زەویە. ئەو دەڵێت لە ڕابردوودا قەیرانی دارایی هەرێم و پاشەکەوتی موچە کاریگەری تەواوی کرد بۆ سەر بازاڕ و بەتایبەت بازاڕی کڕین و فرۆشتنی خان و زەوی. بەڵام لە ئێستادا کە حکومەتی هەرێم بەبێ لێبڕین موچە دابەش دەکات کاریگەری لەسەر جوڵەی بازار دروست کردووە و بوژانەوەی بەخۆ بینیوە. زۆر کاریگەری هەبووە زۆریش ئیسا ئەو لێبڕین نەماوە بگرێت لە 15 بۆ 20 بۆ 25 توانین بڵین نرخان بەرز بۆتەوە لە هەموو کڕین و فرۆشتنی چیمە خان و چی زەوی چی هەمووی پیشەکان هەمووی پەیوەستە پێکەوە کە ئەو لێبڕینە نەماوە بازار جوولەی تێکەوتووە لە بچووکترین شتەوە کارەوە هەتا ئاگاتە گەورەترین کار بەڕاستی زۆر تەئسیری هەبوو. ئێمە چاوەڕوانی لە حکومەتی هەرێم و مژدەی خۆشترمان پێبات کاری باشتر بکە دەستخۆشی لێ یەکەین و چاوەڕوانی ئینشاڵڵا ئایندەیەکی گەشتبینتر خۆشتر بۆ هەرێمی کوردستان. کڕیار و فرۆشیارانی خان و زەوی هەوڵەکانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و وەفدەکەی بەرز دەنرخێنن دوای سەردانیکردنیان بۆ بەغدا توانیان لەگەڵ حکومەتی عێراق ڕێبکەون و ئەوانی شایستە داراییەکانی هەرێم بنێرن. ژانەوەی ئەقارات و کەرتی خانوبەرە خۆی لە خۆیدا لە ساڵی 2021دا گەشەیەکی پێوە دیار بوو بەڵام ڕێز کاقوبات تاڵەبانی کە سەردانی بەغدای کرد و لەو سەردانیدا بەڵێنی ئەوەی وەرگرت لە حکومەتەکەی مستەفا کازمی کەوا موچە و بوجە و قوتی هاوڵاتیان و بودجەی ئەم هەرێمەمان دابین کە کەرتی ئەقاراتمان بەرەو گەشەبوون و گەشتێکی باشی کردووە. موچەکەمان بڵێن گەشتە سەرچکەی خۆی و لێبڕینی موچەی فەرمانبەران نەما ئەو کاتە کەرتی ئەقارات و خۆی ئەبوژێتەوە وەکو ساڵانی ڕابردوو ئەچێتۆ سەرچکەی خۆی سابت بێت و لێبڕین وشت نەمێنە حتمما جوولاکەوێتەوە بازاڕەوە هەموو کاتێ بە هەواڵێکی خۆش جوولەکەوتۆتە بازاڕەوە. ڕۆژی 25 تەمووز لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ئابووری هەرێم حکومەتی هەرێمی کوردستان بڕیاری کۆتایی هێنان بە لێبڕینی موچەی موچەخۆرانی هەرێم هێنا و موچەی ئەو مانگەشی بەبێ لێبڕین و بە تەواوەتی دابەش کرد. هاوڵاتیانیش خوازیارن دابەشکردنی موچە بەبێ لێبڕین بەردەوام بێت و جارێکی تر حکومەت نەگەڕێتەوە بۆ پاشەکەوت و لێبڕینی موچە. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.